ێکی وەکو سلێمانی بە گرنگ دەزانێت ئەو دەڵێت چایخانەی شەعەبە و جێگە وەک چاوی ڕژ بێت شیرینی شەکر و لێوی هاوبەش بێ گەر بە یەک پیاڵە سەرتی نەسوڕاند ئەبێ سوڕانی گەردونیش غەش بێ دەمە و ئێوارەیەکی سارد و سەرما لەگەڵ شاعری کۆچکردوو بە کرپژەری دانیشت بووین کاک عومەری خاوەنی چایخانەی شەعەب چایەکی ڕەشی قەترانی هێنا بۆ کاک بەکر پشدەری بە یەکەم قومی چاکە کاک بەکر پشدەری کۆچکردووی شاعیر وتی قەڵەمێکم فریاخەن منیش خۆشبەختانە لەناو جانتاکەما قەڵەمی لێبوو ئەم شعرەی کە خوێنمەوە ئەم شعرەی نووسی واتە ئەگەر بینە سەر ناوەڕۆکی چایخانەی شەعەب بە هەموو پێوەرێک بۆتە شوێنێک ئیلهام بەخش بۆ کەسایەتی ڕۆشنبیر و کەسایەتی هونەرمەندەکان و شاعیرەکان من خۆم بۆ خۆم وەکو هونەرمەندێک وەک ئازار پێنجوێنی لە ساڵی 1985 تا ئێستا هاتوچۆی چایخانەی شەعبەکەم دەتوانم بڵێم بۆتە ماڵی دووەم دەتوانم بڵێم بۆتە گۆشەگیری ئەوەی کە من چۆن خۆمی تیا بدۆزمەوە لەوەی وەک کەسێکی ڕۆشنبیر وەک کەسێکی هونەرمەند پەرە بەتوانەکانم بم لە هەموو دنیاە هەر شوێنێکی گشتی شوێنێکی ڕۆشنبیران و دنیای کەلتور و هونەرمەندان هەیە کە هەموو چیر و توێژەکان بە تایبەتی هونەرمەندان و ڕۆشنبیران بتوانن تایە کۆ ببنەوە خۆشبەختانە لە شاری سلێمانیە لە شارە حیاتەکەیە چایخانەی شەعب هەیە کە بە کوردەکەی چایخانەی گەلی پێڵن واتە چایخانەی هەمووان بەڵام لێرە زیاتر هونەرمەندان و ڕۆشنبیران و نووسەران هاتوچۆی تیاکەن لەبەرەوە لە دێر زەمانەوە هەتا باوکی ڕەحمەتی ئەم کۆمەڵە برایە و کاک عومەر و کاک جەلال و ئەوان هاو نەفەس و هاو هەناسەیەکی هەبووە لەگەڵ دنیای هونەرمەندان و لەگەڵ کۆک بووە لەگەڵ دنیای پەرتووک و کتێب و ڕۆشنبیران لەبەرەوە ئەم چایخانەوە ناوی دەرکردووە دەستە دەستە دوجار بۆتە ئەوەی نییە کە هەرجار و نووسەرێک هەرجار و ڕۆشنبیرێک بێت تایە بحەوێتەوە ئێرە شوێنێکی ئارامە ئێرە شوێنێکی ڕۆشنبیریە ئێرە شوێنێکە مۆزەخانەیەکە وەکو چۆن لە شاری بۆن مۆزەخانەی بتهۆڤن هەیە بە پارچە مۆسیقاکانی بە سەمفۆنیاکانی نییە هەموو ساڵێک خەڵک سەردانیەکات ئێرەش ئەگەر سەرنج لە دیوارە دێرینەکانی ئەم چایخانەی شەعبە بین پیاوانی معقول و پیاوانی ناودار و پیاوانی ڕۆشنبیر و پیاوانی سیاسی و پیاوانی هونەرمەندان دیارە هەر یەکە و ڕۆحی بە دیوارەکەەوە هەڵواستراوە ئەگەر کەسێکی بیانی بێتە چایخانەی شەعب چاک لە چاکەی چاکانی شەعب چاکەی دەستی کاک عومەر بخواتەوە ئەگەر بێت وچانێکی تیابات ئەگەر بێت چەند هەنگاوێک نییە بەناو دیوارەکانە ڕێبکات و نییە تێڕامانی بۆ و لەو حەجوان و ئەو وێنە جوانانە بێت دڵنیا بە کە ئەگەڕێتەوە دوجار نییە چەند کەسی کە لەگەڵ خۆیانێت چکە ئەگەر سەرنج بین لە شاری سلێمانیا تاکە چایخانەیە چایخانەی شەعب کە شوێنێکی ڕۆشنبیریە کە شوێنێکی پڕ لە ئارامیە دەتوانم بڵێم بۆچی ڕۆشنبیران بۆ هونەرمەندان بۆ ئێمە ینی ئەوەندەی ئێمە لێرە ئۆقراگرین لە ماڵەوە ئۆقرە ناگرین واتە بۆتە ماڵی دووەممان بۆتە شوێنێکی ئارام و من دەتوانم بڵم زۆربەی کاتەکان کە لێرە بەسەریەبین زۆربەی ئەو نیقاشە هونەریانە ئەو نیقاشە ئەدەبیانەی کە لێرە بەسەریەبین بۆتە لانکەیەک بۆتە باخچەیەکی بێدەنگ بەنسبەت خەیاڵ و ئەحساسی هونەرمەندانەوە خۆم بۆ خۆم من یادەوەریم زۆرتیایە هەیە بەڕاستی زۆرم پێخۆشە بەیانیان شەبەقی کەم دانیشم لە سوچێکی چایخانەی شەعبە تاوێک بە دیار وێنە دێرینەکان و ڕامێنم تاوێکە خوێرمەوە تاوێک بیرەکەمەوە دوجاریش کە چاکەی کاک عومەر پێگا بەدەستی کاک عومەر چایەک لە چاکەیە خۆم ئەوەندەی کە مێشکم ئارامە بێتەوە گرنگە چایخانەی شەعب پەرەی زیاتر پێبێت بەڕاستی ئەگەر بەڕای من ئەمە شوێنێکی جوانە شوێنێکی گشتگیرە بۆ عەقڵ و ئەحساس و ئەندێشەی ئەدیبان و ڕۆشنبیران و هونەرمەندان ئەگەر بکرێت ئەم دۆمینەی تیالابن باشترە چکە بێ بە مەتحەفێکی کامل هونەری بۆ ئەوەی لەو ڕوانگە و لەو کەلتورە جوانەی خۆی باز نایەت و تێنەپەڕێت خۆش نییە ئەم تەقەتەقی دۆمینۆمانە بەڕاستی فەنان هونەرمەند ڕۆشنبیر پێویستی بە کەشێکی ئارامە یعنی پێشتر ئەگەر سەرنج بین چایخانەی شەعبوانە بوو چایخانەی شەعب دانیشین هەچ زۆربەی هونەرمەندەکان ڕویان تێ کرد دەبیان و تا ئێوارە مناقەشەی هونەری بوو کۆڕی تیاگیرا کۆڕی شعری کۆڕی هونەری بەڵام ئێستا بەداخەوە ینی تەسەورەکەم بە پێی کورسی مێزەکان کە زیای کرد و چایخانەکە فراوان بووە ڕۆژانە دۆمینەی تیاکرێ ئەمەش عالمێکی جیاوازە لەگەڵ عالمی دنیای هونەری و دنیای ڕۆشنبیری کە چایخانەی شەعبمانەوە ئێستا لەم شاری سلێمانیا هەزاران چایخانە هەیە بەڵام چایخانەی شەعب ناوی خۆی بەخۆیەتی چکە بۆ هەر هونەرمەندێک لێرە کە دائەنیشێت ئەگەر هەر کەسێکی بیانی هەر کەسێکی دەرەوەی ئاوایی ولادیەکان و دەرەوەی شار بێت
ئەگەر بێت ئەوڵاڵی هونەرمەندێ بێت سۆراقی هونەرمەندێکە حەزکا وێنەیەکی لەگەڵا بکرێت حەزەکە بیبینێ ناچێت بووی چایخانێکی ئەم شارە ڕێکێ بۆ چایخانەی شعب بەڵام کەیت دیمەنێکی جوانە بینێ بەس دیمەنێکی جیاوازتر ئەبینێت تاقەتەقی دۆمینۆمانە ئەمە نییە تۆزێ خراپە هەم بۆ جوانی و مانەوەی ئەم چایخانە هەم بۆ عەقڵ و ڕۆشی هونەرمەندان لەبەرەوە هیوادارم نییە وەک چۆن بە جوانی تا ئێستا هاتووە وەک چۆن بە جوانی نییە بۆتە ماڵی هونەرمەندان ماڵی ڕۆشنبیران بەو جۆرە بمێنێتەوە و بتوانێنە پارێزگاری لەو کەلتورە جوانی بگەڕێنەوە بۆ ڕابردوو لە سەردەمی ڕژێمی بەعسا بەو ترس و لەرزەوە کە شانۆیەکمانە کرد یان نامیلکەیەکمان چاپە کرد دوو سێ لە دەرەوە ئازمانیانیە کە بچین بۆ چایخانەی شعب کە بە بێدەنگی لەسەر وەرەقە لەگە برادرانە کۆوە بینەوە بە ترس و لەرزەوە مناقەشەمانە کرد من لە یادمە جارێکیان لەتان ناشارمەوە شەماڵ کە یەکێک بوو لەو کەسایەتی خراپانەی کە لە سەردەمی بەعسانیە هەمیشە بە دوای ڕاوەدونانی هونەرمەند و چینی ڕۆشنبیر چکە ئەوەی چینی ڕۆشنبیر و هونەرمەندی کرد خەڵکی عادی نەیەتوانی لەبەرەوە هەمیشە ترسیانە بوو لای حکومەتی بەعس ئێوارێکیان هادێمە کۆمەڵێ بووین ئەمانی شانۆگەریەک نمایش بکەین لەوەیە بووین چەند وەرەقەیەکمان لابوو نییە کە من بەشێکی شانۆیەکەم نووسی بوو چەند برادێکی کەشم بەشێکیان نووسی بوو هات وەرەقەکانی لە ئێمە سندوتی خەریکی چین وتمان ئێمە خەریکی شانۆیەکین وتی نەخێر ئێوە خەریکی سیاسەتن ئەم چایخانە بۆتە ژوێنی سیاست ئەگەر جاریش کە بتان بینمەوە لێرە حەشە تابیەکەم هەچی وەرەقەی شانۆیەکە بوو لێی سندینیانی ئەو خەونەی بەبا بردین هەرچەنە خەونەکە دوایی لەدایک بووەوە کەواتە لە سەردەمی ڕژێمی بەعسیشە ئەم شوێنە بۆتە شوێنێکی مانەوە و هەناسەدانی ئێمە چکە ئێمە نائەترساین بەڕاستی چکە کاتن ئێمەمان و ئێمە ڕۆشنبیری لەبەرەوە بەترس و لەرزەوە بەڵێ یادەوەری زۆر هەبوو جارانیش کاتی نام چایخانە بەڕاستی زۆر ئەترساین زۆر حەزەنمانە کرد لەبەرەوە زۆربەی هونەرمەند ینی دوور خستەوە لەبەرەوە ئەو کاتێکی زۆر خراپ بوو خەڵک نەیەتوانی ئازادانە ڕاکانی خۆی بڵێ بەڵام دەتوانم بڵێم ئێستا خۆشبەختانە ئەو ئازادی ڕادەربڕینە هەیە بەڵام شتێک هەیە کە جیاوازترە ئەو کاتە بەو ترس و لەرزە و بۆ ڕۆحەوە کە ئێمە کاری هونەریمانە کرد ئەهاتی نەسوچێکی ئەم چایخانە دانیشت بووین ئەو کاتە جەمالێتێک و جوانتری ئەبەخشی بە دنیای هونەرەکەمان تاکو ئێستا لەبەرەوە ئێستا جەنجاڵێک دروست بووە بەڕاستی فۆزایەک دروست بووە هیوادارم لە خاوەنی چایخانەی شعب کە هەمیشیان برادەر من کە من کۆکم لەگەڵیانە بەردەوام وەکو هاوڕێ و برامان لێ هاتووە چکە ئەوەندەی سەدانی ئێرەکەم ناچمەی شوێنێ هیوادارم کار بۆ ئەوە بکەن ئەو کەلتورە جوانەی خۆی لەدەست نەیات چکە چایخانەی شعب بەڕاستی لە سلێمانیا چایخانەیەکی تاکە ئەوروپیەکان ئەوانەشی لە ئەوروپان کە یەنەوە کە جانتاکەیان دانا پێش مشتێ شاری سلێمانی بەو هەموو جوانیەوە ناگەڕێن یەن سەردانێکی چایخانەی شعبەکەن و چایەگە خۆنەوە و ئەیانەوێت چاویان بە کۆمەڵی هونەرمەند و ڕۆشنبیر بکەوێت کە چەند ساڵانێکە دایان بینیوە لە تایر وەک تەمەناکە ئەی لە تایر وەک